you over. This man is no friend of mine! Hey everyone, and welcome back to Kyrgylish. In today's video, we are breaking back into the intense world of Prison Break to see what Michael Scofield is planning now. And yes, as you can see, we are doing the English intro again. I hope you guys are enjoying this new style. If you like this video, make sure to hit that like button. And if you are new here, don't forget to subscribe for more listeners just like this one. Let him go now! You are breaking out of this prison. Go for the kneecap. ليكم ديمنا مايكل سكوفيلد مانه لقى أليكس ماهون أليكس قصبو مايكل كواله go for the kneecap go for the kneecap واتا لسري أجنوي بدا لسري أجنوي بدا نيكاب لبري بكن واتا سري أجنو سري تشوك أو كلاوي سر أجنو هي كلاوي كي سر أجنو صابوني بيلين لا خمان أصلا لندي ناوسا صابوني سر أجنو يان بابلين سري أجنو سري تشوك نيكابي بيودري نيكاب بوشي واسا خويندريتو go for the kneecap go for واتا لي بدا لك هادي شارو ركابريا بكاري اندري واتا بروبو أوي رجله شنو بدا go for the kneecap واتا لسري أجنوي بدا You hit it straight on, it'll buckle and take the guy out of commission. You hit it straight on, it will buckle and it will take the guy out of commission. واتتي you hit it واتا لي بديت you hit it straight on واتا بشويك راست خو يعني بلين ريكو بيك بشويكي ريكو بيك يعني بشويكي ريك أما باشتري ورقة أنا بشويكي ريك you hit it straight on أجر بشويكي ريك لي بديت it will buckle and it will take the guy out of commission buckle أما لبري بكن buckle واتا دارمان یان تێکشکان شتێک کێشێکی زۆری لەسەر بێ بەرگە ناگرێت ڕاستەخۆ تێکەشکێ داڕمێ ئەڕوخێ ئەمە پێوترێ بەکەڵ ئەم شتە پێوترێ بەکەڵ بەڵام take someone یان نەتوانم بڵێم take something بۆ نمونە شت بێ یان نەفەر بێ out of commission ئەمە دەستەواژەیە ئیدیەمە بۆ نمونە take someone out of commission یان take something out of commission واتە کەسێک لە کار بکەوێ یاخود شتێک لە کار بکەوێت بۆ نمونە چیتر نتوانێت کارەکەی خۆی بکە بۆ نمونە لە کاتی سەربازیە یان لە شتە فیزیکەکانە شتێک لە کار بکەوێت لە کارکەوتنەکەی کە ناتوانێت ئەو شتە بکات ئەرکەکەی بکات لە کارکەوتن ئەم دەستەواژەی بۆ بەکارهێنرێت take someone یان take something out of commission بۆ نمونە take the guy out of commission واتە ئەو کەسە لە کارەکەوێ ناتوانێت تر هیچ شتێک بکە کەواتە ماهۆن بە مایکڵە لێ ئەگەر لەسەری ئەژنۆی بدەیت ئەو کەسە لە کارەکەوێت و ئیتر ناتوانێت کەکەی جێبەجێ بکات ڕاستەخۆ داڕمێت بەکەڵتان نەبیر نەچێ وشەی بەکەڵ Fighting dirty? That's your secret. fighting dirty that's your secret fighting dirty that's your secret واتە شەڕکردنی نادەتپەرۆرانە شەڕکردنی نامەردانە ئەمە نهێنێکەتە ئەمە نهێنێکی تۆیە fighting dirty ئیدیەمە دەستەواژەیە لەگەڵ ئیدیەم و دەستەواژە هیچ شتێک ناکردێت هیچ ئەمەولایەکی تێنیە شەڕکردنی پیس ئەووان وسراوە بەڵام خۆی مانایەوە نییە ئیدیەم هیچ ئەمەولای لەگەڵ ناکردرێ fighting dirty واتە چی واتە شەڕکردنی نامەردانە یان شەڕکردنی نادەتپەرۆرانە شەڕکردن بەبێ ڕێچاوکردنی هیچ یاسا و ڕێسایەک جالێت شەڕکردنی نامەردانە یان نادەتپەرۆرانە ئەمە نهێنێکی تۆیە و بۆ ماهەوە نەلێت I didn't think there was any such thing as clean in a place like this. I didn't think there was any such thing as clean in a place like this. واتە پێم وانە بوو لە شوێنێکی وەکو ئێرەدا شتێک هەبێ بە ناوی پاکی. I didn't think واتە پێم وانە بوو there was any such thing as clean واتە هیچ شتێک هەبێت وەکو پاکی لە شوێنێکی وەکو ئەمەدا کەواتە ماناکەوەیە وەکو وتیشم پێشتر پێم وانە بوو هیچ شتێکی وەکو پاکی هەبێت لە شوێنێکی وەک ئێرەدا لە شوێنێکی وەکو ئەمەدا You know, I'm surprised, Alex. You know, I'm surprised, Alex. واتە ئەزانیت سرم سوڕماوە Alex. ئەزانیت سرم سوڕماوە Alex. I'm surprised واتە سرم سوڕماوە. تووشی سەرسوڕمانی بوومە تووشی سورپرایز بوومە. It almost sounds like you care. It almost sounds like you care. It almost sounds like you care. واتە خەریکە وا دیارە کە گرنگیم پێدەیت یان گرنگی پێدەیت یان بەلاتەوە گرینگە. جا نازانم لەگە مایکڵێتی یان مایکل واتە ئەلێت گرنگیم پێدەی یان گرنگی بەلاتەوە هەرەمانمان ناکاتەوە بەرحاڵ almost بەو شێوازە خوێندرێتەوە
almost واتە خەریکە. sounds like واتە وا دیارە. sounds like وا دیارە. you care واتە گرنگی پێدان. care بەو شێوازە خوێندێتەوە ئاکسنتان لەبیر نەچێت کەواتە خەریکە وا دیارە گرنگی پێدەیت. You're my get out of jail free card. You are my get out of jail free card. You are my get out of jail free card. card واتە کارت. کارتی خۆم ئەمە شەنەری کارت. باشە کارت ئەنجالێت تۆ کارتی خۆڕایی دەرچوونی زیندانی منیت. تۆ کارتی خۆڕایی دەرچوونی زیندانی منی. جیل واتە زیندان بەڵام زیندانی بچووک بۆ کەسانی تاوانێکی بچووکیان ئەنجامداوە بە شێوەیەکی کاتی لە سزنان لە زیندانان ئەوە پێوترێت جیل. بەڵام پریزن واتە زیندانی ماوەدرێژ زیندانی گەورە بۆ کەسانی تاوانی گەوریان ئەنجامداوە پێوترێت پریزن. جیل بچووکە. فری واتە خۆڕایی واتە ئازاد. فری واتە ئازاد واتە خۆڕایی واتە دەستی بەتاڵ هەمومان ناگرێتەوە. جا هەڵە نەبین لێرە هەر بەبەستی خۆڕاییە. کارتی خۆڕایی دەرچوونی زیندانی منیت کەواتە گەرارف پێشتریش لەوانەکانە خوێندومانە. گەرارف بۆ نمونە بڕمونالی گەرارف هێر گەرارە هێر یان گەرارە فێر واتە لێرە بڕۆ دەرەوە. جا گەرارف لێرە نووسراوە واتە دەرچوون. ئەلێ تۆ کارتی خۆڕایی دەرچوونی زیندانی منی. Just survive. just survive واتە تەنیا زیندوو بمێنەوە. survive بە شێوازە خوێندرێتەوە. survive واتە زیندومانەوە. just survive واتە تەنیا زیندوو بمێنەوە. خۆشەویستان لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆ ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆ ئەم ڕۆژتان بەدڵ بوو بێت. هیوادارم سوودتان لێ وەرگرت بێت و ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەگەر ئەندامی نوێن. سپاس بۆ بینینی ڤیدیۆکە تایەرە و خواتان لەگەڵ تا ڤیدیۆ داهاتوو. You know he's gonna break out. That's exactly